دوجار خوێندکارانی کەرکک ئەو داواکاریان سەری گرت کە زیاد لە 14 ساڵە داوا دەکەن لە زانکۆکانی کوردستان وەربگیرن. ئەمڕۆ دووشەمە لەرەو ڕسمێکدا کەتیدا وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێمی کوردستانیش بەشدار بوو. ناوی 1154 خوێندکاری کوردی کەرکک لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان ڕاگەنرا. وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ڕوونی کردەوە ئەو خوێندکارانی کەرکک کە وەرگیراون بە هەمان سیستەم بووە کە لە هەرێمی کوردستان خوێندکارانی پێ وەردەگیرێ. قوتابیانی ناوچە دابڕای ئەوانکار چی لە کەرکک و چی لە ناوچەکانی تر ئەو چۆنسەیان بدەینێ وەک چۆن کە ئەدرێ بە خوێندکاران و بە قوتابیانی هەرێم خۆی بە هەمان شێوە کە بتوانن پێشکەشکەن بۆ زانکۆیانە بە هەمان نمرە بە هەمان ئەو ئیمتیازاتانەی کە هەیە بۆ خوێندکاران و قوتابیانی هەرێم وەربگیرێن. ئەو کێشەی کە زۆر کێشەیەکی کەلتوری یا زمانەوانی هەبوو بە نسبەت خوێندکاران و قوتابیانی پۆلی شەشمان کە دەرئەچوون و نیان نەزانی لە چی زانکۆیەک بخوێنن بە چی زمانێ بخوێنن ئەتوانم بڵێم ئەو کێشەیە بە نسبەت خەڵکی ناوچە دابڕاوەکان لەمڕۆوە بەرەو کۆتایی دێ. ساڵانی پێشتر بەهۆی وەرنەگرتنی خوێندکارانی کەرکک لە زانکۆکانی کوردستان بەشی زۆری خوێندکارانی ئەو شارە کە لە خوێندنگا کوردیەکان دەیان خوێند دڵسات بوون لەوەی درێژە بە خوێندن بدەن چونکە تەنیا ئومێدیان بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێم هەبوو بۆ تەواوکردنی خوێندنەکەیان. بەڕێوەبەری خوێندنی کوردی لە پەروەردەی کەرکک ستایشی ئەم بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێمی کوردستان دەکات و دەڵێ لەمە دوای خوێندکارانی کەرکک ڕزگاریان دەبێت لە کێشە و نەهامەتەکانیان لە ناوچە دوورەکانی عێراق. بۆ یەکەم جار لە شاری کەرکک دوای ماندووبوونێکی زۆر دوای سکاڵای هەموو دایک و باوکی قوتابی خوێندکاری کەرکوکی کە منداڵەکەی دوای تەواوکردنی خوێندنی کوردی وەرناگیرێت لە زانکۆکانی هەرێم و دەڕۆنە زانکۆکانی باشووری عێراق بە زمانی عەرەبیە. ئەمڕۆ ئەم هەنگاوی کە دکتۆر یوسف وەزارەتی خوێندنی باڵا نایان بۆ وەرگرتنی قوتابی خوێندکاری کورد لە زانکۆکانی هەرێم مبارەکترین و گەورەترین هەنگاوە بەرەو ئاراستەیەکی تەندروست کەچی تر قوتابی خوێندکاری کورد گلەییمان لێ نەکەن و دەبێتە هەنگاوێک کە زیاتر برە و بە خوێندنی کوردی بدرێت لە شاری کەرکک. بەگشتی خوێندنی کوردی لە پارێزگای کەرکک نزیکەی 100,000 خوێندکار و 516 خوێندنگای هەیە. یەکێک لە گەورەترین کێشەکانیان کە پێشتر جەختیان لێ دەکردەوە وەرنەگرتنی خوێندکارانیان بوو لە زانکۆکانی هەرێمی کوردستان. ئۆژین جۆڵا NRT کەرکک.